جەنابی وەزیر بۆچی ئێمە پێشووتر لە هۆڵەکانی قوتابخانەکان دەرسمان دەوتۆ پسپۆر بووین بۆچی ئێمە ئێستاکە پسپۆر نینە؟ وڵی ئەمە کۆمەڵک مامۆستای وانەبێژی نزیکەی 2000 کەس 2000 مامۆستا دەبین بە هۆکاری جیاواز ئەمە لادراینە لەسەر پیشەی خۆمان لەو ماوەیەش بەڕاستی ماوەک پێش ئێستا ساڵی ڕابردوو لە 2000 تقریبا مانجی 9 داتابیسێک کۆکراوە فۆرمەک بەسەرمە دابش کرا کە ئەمە فۆرمەکە پڕکەینەوە لۆی ئەو زانیاریانەیمە لە لای وەزارەت هەبیت بە بڕیارە چیاندا لەسەر ئەوەی کە ئەمە لە جێدانانمان لۆ بکەن لە جێدانان و ئەو مامۆستانێک کە گرێبەستن کە واز دێنن ئەمە لە جێوان دابدرێت حتا ئێستا بەس ئەو بڕیارە هەیە ئەو بڕیارەش ڕێژەکەی زۆر کەمە ینی لە تربیەک مەقسەد 5 مامۆستای دەوێت لەو پسپۆڕێ دوی دەوێت لەویت کەیەکی دەوێت ینی ڕێژەکەی زۆر کەمە حتا ئێستا ئەو فەراغی کە دروستیش بووە لەو سار بەهۆی سێ موالیدی خانەنشین فەراغەکی زۆر لە وەزارەتی تەربیە دروست بووە لەبەر ئەوەی ئێستا کە ئەو فەراغەیە ئەمە داوا دەکەین کە ئەمە ئەزمونمان هەیە لە وەزارەتی تەربیە دەرسمان گوتیتەوە هەمووش مامۆستای حازرین وەکو دەرێ پێویستمان بە هیچ نییە بەس پێویستمان بە یەک بڕیاری گشتی بدرێ ئەمە لەو فەراغانە دابدرێنەوە کە لە وەزارەتی تەربیە بە هۆکاری خانەنشینی فەراغی لۆ دروست بووە. پێششی بەخێر بێن دەستان خۆشبی ئێوە نەبن پەیامەکەی مەژناگاتە شوێنی مەبەست بەڕاستی ئێمە وانەبێژی لادراوین ژمارەشمان زۆر نییە ژمارەمان کەمان نێزیکە 2500 مامۆستا دەبین پێشووتر ئێمە لە هۆڵەکانی قوتابخانەکان وانەمان دەوتەوە بەڵام بەهۆی هاتنی مامۆستای میلاک و بەهۆی هاتنی کەسی خۆیان بابرێن مدیرەکان کەسی خۆیان هینا شوێنەکانی ئێمە مەزبور بووین واز لێبین ئەوان بەخۆ ئێمەیان لادەمەمە بخۆمان لە خۆمان بابرین وازمان لێ نەهینە ڕۆژانێک ئەمە خزمەتی ئەو حکوومەتە و ئەو وەزارەت پەروەردەمان کردە ئێستا کەش داوای حەق خۆمان دەکەین بە حەق خۆمان دەزانین جەنابی وەزیر دکتۆر ئالان دەرێ ئەمە بەپێی پسپۆڕی دایاندەنینەوە باشە من وەڵامی وەزیری دەدەمەوە دەرێم جەنابی وەزیر بۆچی ئێمە پێشووتر لە هۆڵەکانی قوتابخانەکان دەرسمان دەوتۆ پسپۆر بووین بۆچی ئێمە ئێستاکە پسپۆر نینە من وەک خۆم بەشی ڕاگەاندم تاکرد کۆلێژی ئەدەبیات بەڵام لە هەمان کات ئەو کاتێکەوە وانەبێژ بووم دەرسی بیرکاریم دەوتەوە دەرسی عەرەبیم دەوتەوە ئێستا کە شاتینە لە پێش ئەنجومەنی وەزیرانی داوای مافەشی خۆمان دەکەین